بەشێکی تر لەم بابەتە ئەوەیە کە ئێمە ئەم تەجروبەیەمان هەبوو بەڵام ڕوبەڕووی کۆمەڵێک تاوان بووینەوە. ئەو تاوانانە لە ڕێگای کێوە کراون؟ ئەو تاوانانە بەشی هەرە زۆری لە ڕێگای ئەو ئەکتەرانەوە کراون کە ئەکتەری دەوڵەتین، بەشێکی لە ڕێگای مرتزەقەوە بەکرێگیراوە کراوە کە ئەوانیش دیسان گرێدراوی دەوڵەتەکانن بە دیاریکراوی گرێدراوی قەتەر و گرێدراوی تورکیان و بەشێکیشی ڕژیمی پێشوو ڕژیمی باسی ئەسەد بوو کە ئەو تاوانانە کراوە. ئێمە چیمان کردووە بۆ ئەوەی کە ئەم تاوانانە بەبێ لێ پێچینەوە بەبێ حساب لێ خواستن تێنەپەڕێت و وەکو پرسیارەکەی دکتور کە ئاماژەیان پێدا منەمەوێت لەسەر ئەو بابەتە لێرە جەخت بکەمەوە. دیسان مخابنیەکی تر بۆ ئێمە کوردەوەیە کە تا ئێستا هەنگاومان ناوە بۆ ئەوەی کە تاوانکارێک یا تاوانبارێک یا تۆمەتبارێک ڕاپێکی محکەمە بکەین، بەڵام قەت لەوەمان نەکۆڵیتەوە کە ئێمە چۆن نتوانین دەوڵەتەکان بە بەرپرسیار بزانین و لێپرسینەوە لەوان بکەین. ئەو دەرفەتانەی کە لە یاسای نێودەوڵەتیە هەیە بۆ گەلانی بێدەوڵەت بێگومان کەم نین، بەڵام ئێمە چۆن بتوانین ئەو مکانیزمە سیاسی و مکانیزمە تێکەڵاویە نێودەوڵەتیانە کەڵک لێوەربگرین بۆی کە بتوانین ئەم دەرفەتە یاساییە بخینە خزمەتی دۆزینەتەوەکەی خۆمانەوە. لە باشووری کوردستانە تا ئێستش زۆربەی توێژەران و یاساناسان و با بڵێین چالاکانی بواری مافی مرۆڤ و ژینۆساید ئەمانە هەمومان هاواریەوەکەین کە ئەوە بکەرێکی ژینۆساید هەیە، تۆمەتبارێکی ژینۆساید هەیە، مستەشارێک هەیە، باسیەک هەیە بە ڕادستی دادگایکەین. بەس لە هیچ شوێنێک من نەمدیوە لەوە بکۆڵینەوە یا سیاسیەکی ئێمە یاساییەکی ئێمە بانگەوازی ئەوە بکە کە بۆ ئێمە لە پرسینەوە لە دەوڵەتی عێراق نەکەین. بەس ڕووخا بەڵام دەوڵەتی عێراق لەسەر جێ خۆیەتی، ئەسەد ڕووخا دەوڵەتی شام هێشتا لەسەر جێ خۆیەتی، باەسە بڵێن تاقمێکی تر لە سەڵاتی ئەمە دەستگرتووە، بەڵام دەوڵەتی شام بەرپرسیارە لە هەمووی ئەو تاوانانە وەکو حاکم ئاماژەی پێکرد لە تعریبەوە کە دەستی پێکردووە و لە لێسەندنەوەی ناسامەکان و کۆچبەرکردنی زۆرە ملیەوە لە هەمووی بەرپرسیارە. ئێمە چۆن لە یاسای نێودەوڵەتیە ئەتوانین لێپرسینەوە لەمانە بکەین؟ ساڵی 2001 ڕەشنووسێکی یاسایی ئامادەکرا لەلایەن کۆمیسیۆنی یاسای نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکانەوە کە من وازانمە شۆڕشێکی گەورەیە لە یاسای نێودەوڵەتیە کە کراوە.